هرگری دای مولوده و بجداریا اولین جدا جدا بو پیروز کرنا و روژه و تکس کرنا سر پیک وجیانه یعنی مولود یا پیغمبر اسلام محمد صلوات خدا سر بن پیغمبر همین مروفاتی نبتونه مسلمان بجدار بن بلکه کریستیان جی بجدار نتنا و هرمان کردستان ادامه ملی مسلمانان دیساجی روزاش دایبونا حضرت مسیح جی صلوات سر بن مسلمان گل کریستیانان وان روزا پیروز کن روزان خوشتنا در باز کردن دیساجی بو اولین دنجی اگه کردن ازدیجی پیک و نافچین جدا جدا روزن پیروز خوشی و نخوشی دا پیک و نه از زیراتر وینه پیک و جان برفرهتر ورگرم گلک مسلمان افرو که اگر دای و روز پیروز باهی کری نب زمان خو از وجارب تایباتی بچه مدف مهوانه که عزیز برای گورانسور سروکی هف بندیا جهانیا کلدانی الهولره ده مهوان محمد پای که راستا خوش هولره گل مدا برای گوران گلک سپاس کوین گل مدا نم برینو که جیگود گلک مسلمان افرو که افروز پیروز کردن نب زمان خو به جهمال دست پی که از حسکم توجی بزمان خوی شرین اوی روژه پیروز کی بزانم کل دست پی که بزمان خوی چه پیامک هیا سپاسان دەکەم لۆ ئەو پێشوازیە پێشەچی بەناوی سەرۆکاتی هاوبەندی کلدانی جیهانی پیرۆزبایی لە گشت مسلمانی دنیا دەکەن بە تایبەتی مسلمانەکانی کورد کە بەبرایانە ئەمە لە سەدەهان ساڵ بابرێن هەزاران ساڵ کە پێکەوە دەژین بەبێ ئەوەی هەست بکەین ئەمە لە یەکتر جوداینە کەس بە کەس نەیگۆتیە ئاینت چیە کە تەماشا یەکترمان کردیە تەماشای برایانەمان کردیە لە کاتی خۆشی و ناخۆشی سەردانی یەکترمان کردیە لە کاتی تەنگەهەنە پێکەوە بووین لەو شاخانای کوردستانە جوانەکان پێکەوە دژی ڕژێمان ڕاوەستا بوون شان بەشان دیفاع لە کوردستانی خۆشەویستی خۆمان دەمان کرد تاکو ئێستا کەس نەبووە بەمە بەڵێ ئەنگۆ مەسیحی نایە ئەنگۆ ئیسلامین بە بۆنەکانی خۆمان ئەوان دێنە سەردانی مەدەکەن پیرۆزباییمان لێ دەکەین ئەمەش هەروەها بە بۆنەکانی ئیسلام ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ کە بۆنەکی زۆر خۆشە لالانە ئیسلام کە بۆنەکە لە کنوان خۆشە بە تایبەتی لە کنوان خۆشتر دەبی لەبەر ئەوەی کە بۆ بۆنەکە کە دایان بینین ئەوان خۆشیان بۆ ڕۆژەی دەبینین ئەمەش بە خۆشی وان خۆشی دەبینین ئەمە ئەو هەڵێ ڕاهاتینە پەروەردە کراینەکە کە تەماشای مسلمانان دەکەین کە بەبرایانە لە گەریان بژین ئەو پەیام گەلک جۆنەل دەفمە گەلک تایبەتە و مادام ئەفرۆژەل دەفمە خوش و تایبەتە هێشتا دەفە خۆشتر بێت گەلک سوپاس بووتە ئەو زمانی کوردی شرین تا ئەف پەیامەدا زمانێکی خوب تایبەتیژی زمانی خوب بە زمانی خۆتان ئەگەر پەیامێکی تایبەتتان هەبێت باشە بەساوە من ئێستا پەیامێکی بە زمانی کلدانی کە من لە مەسیحی کلدانیەکانم ئاراستەی هەموو مسلمانەکان دەکەین ئەخوانەواتان و خەتواتان عەزیزە كل مسلمانة علمة وخصوصا مسلمانة قاو كردستان كمرخلوخن كبيرها وبريخة يوم مولادة پیغمبر محمد صلوات عليها واللي كبيرها وبريخ أوج بزماني كل داني شيرني خومان زماني دايك فيروز بايا كمان ناتوا ونام مازن يبيك فاجيوني هو صاب صانه هي درس نوبت سرك يا تدا هي هيجي وكهف بنديا کلدانی بتایبەتی جیل سر آستا جهانی جی اوی وینی کردستان پیک وجیانه چاوت گوهزن و رنگ ودان دنگ دانوی او پیک وجیانه چون خلق باسی دکن لسر آستی دنیا لرجلاتی ناوراست بپی او پیامنی که بدست ایو دگن براسي بيتان ظالم اما هندق نفرنا حس هيا كأو خوشكو براني كناو بابرين كردستان كدجين لبر برجواندي خوان با نعدالة دنيرنا ودرا بلا اما ايشو كاري ما تسيه ليرا او جياني كليرا دجين براستقينا بلاو كينا ولوزيهان اما كهاو بندي كلداني بس حفلق مان هي للدنيا يدولك ميسر مان هي لامريكا دول استراليا مان هي بيت قال اوروبا توزيع كراينا بهمو لقا كان اما هول ددين ك
ئایا ئەو ژیانەی لێرە و دەوری حکوومەتی کوردستان بۆ تەسپاندنی ئەو برایەتیانە کە بینی نەک مسلمان و مەسیحین بەڵام هەموو نەتەوەکانی لێرە هەموو دینەکانی بەیەزیدینەوە کە ئەو ڕۆڵێک کە حکوومەتی کوردستان وا دەبینی لێرە زۆر زۆر بەگرنگی ئەمە دەبی بڵاوکەینەوە بە ڕاستەقینە نەزیادە نەکەمە. ڕاستەقینەکەی چییە؟ ئێستامە وا لێرە وا دەژین ژیانەکەمان کووە بەو نەوعی بڵاوکەینەوە نەک هەندێک ناحەز هەیە لەبەر بەرژەوەندی خۆیان هەڵدەسن بە تێکدانی ئیعلامی لۆ پێکەوە ژیانی کە لێرە دەکرێت مەسیحیەکان و ئیسلامەکان بە نەوعەکی ناشیا و بڵاو دەکەنەوە لەبەر خاتری هەندێک مەساڵحی مادی یان مەساڵحی سیاسی کە بەردەستیان دەبێ لە حکومەی ئیتیحادی دەیانەوێ وەزعی کورد و مەسیحیەکان لێرە ئەوەی تێکدەنەوە لەبەر ئەوەی برێن ئایا مەسیحیەکانی کوردستان هەروەکو مەسیحیەکانی عێراق لەوێن دەرێ نەفسی زوڵمی کە لەوێن دەرێ وا دەکرێت با بڵێن وەکو لە سەهلنینەوە وا دەکرێت و هەموو عالەمیش وا ئاگای لەیە کە ئەو تەهجیر و ئەو هێشتنەوەی سەهلنینەوە و بەتاڵکردنی سەهلنینەوە لە مەسیحیەکان و بە جینۆسایدێکی نوێ و منەظەمەن وا دەکرێت دانەوێ لەبەر بزربوونی ئەو جینۆسایدەی دانەوێ ئیعلامیان نەقلی وەزعەکەی ناو کوردستان بە شێوەیەکی کە ئەوان دەیانەوێ مستەفیدن لەو شتەی. باش من با باسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم. ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر محەممەدە درودی خوای لەسەر بێت، یعنی هەموو شتەکان زۆر ڕێکخراون، زۆر بەبێ کێشە ئەنجام دەدرێن، ڕێو ڕسمە ئاینیەکان بەگشتی لە بوو موسڵمانان. ئێوە وەکو کریسیان بە تایبەت کلدان با باسکەم چۆن حکوومەت هاوکاری ئێوە دەکات بۆ بەڕێوەبردننی مەڕاستیمە ئاینیەکان، پیرۆزکردنی جەژنە و بۆنەکانتان، هاوکاریکردنتان لە دروستکردنی شوێنی تایبەت پەرستگاکانی تایبەت و بەگشتی لە سەردەمی کابینەی نوێم چ کرایە بۆ کریسیانەکان لە ناو هەرێمی کوردستان؟ تاکو ئێستا ئەمە هەموو جەژنەکانی خۆمان کە ئاگاتان لێیە ئەمن و ئاسایشی ناو هەموو کەنیسەکان دەپارێزن بێزگە لەوەی کە حکوومەتی کوردستان نوێنەری خۆیان دەنێرن بۆ کەنیسەی و بە هەر سێ سەرۆکایەتیش نامەی خۆیان پیرۆزباییش دەنێرن کە ناو کەنیسەکان دەخیندرێتەوە. ئەوە کافیە لۆمە کە دەعمەکی زۆر زۆر بەقووەتە لەلایەن حکوومەتەوە کە پێمان دەڵێن ئەنگۆ لە گەرمان شیریکین لە ژیان ناو کوردستان، ئەنگۆ لێرە بێگانەنی ئەنگۆ خەڵکی ڕەسەنی ئەو خاکەنە. ئەمە لێرە ئەو قسانێک کە لۆمە دەکرێت دافعکمان دەداتێ کە فکری کۆسکردنەوەی نەکەین. چونکە بە خۆت دەزانی ئێستا کۆسکردنەوە بە یەکجاری و بڵاو بوویتەوە دەیانێ وەزعەکەی لێرە خۆش نییە، بەڵام وەزعەکەوان نییە و ئەو شتەی وە زەڕع دەکەن ناو مێشکی خەڵکەوە تاکو هەندێک ئەوەی هەیە ناو حکوومەتی کوردستان دەیانەوێت تێک بدەن. ئەگەر بەسەرهاتێکی تایبەتان هەبی بەڕێز گۆران بە تایبەت لەسەر پێکەوە ژیان، نازام ئایا لە چ مەنتیقەی هەولێر دەژین؟ زیاتر کریسیانان لە عینکاون، بەڵام لە هەموو شوێنێکی هەولێریش خۆ هەن، یعنی لە دێرین زمانەوە هەتا ئێستاش هیچ بەسەرهاتێکی تایبەت بینی خۆت و برادەرەکانت دراوسێ موسڵمان یان هەتا ئێزدی ئەوانە هەیە بۆمان بجێڕیەوە زیاتر ئەوێنێ پیشان بدرێت کە بەجددی بەڕاستی ئەو پێکەوە ژیانە جوانە هەیە و هیچ فەرق و جیاوازیەکیش نییە لە بینیان. ئەمن مەسەلەکی لەسەر خۆم لۆتان بە دەجێڕمەوە. ئەمن وەختی خۆی مۆزف بووم لە محافەزەی هەولێرێ 5 ساڵ لەگەڵ برادەرە بوو نەیدەزانی ئەمن مەسیحیمە. ڕۆژێک لە ڕۆژان دەرچوین لۆ عەسری نوێژێ برادەرەکەم لەگەر بوو گوتی گۆران بڕۆ ئەتە نوێژی خۆت بکە، ئەمە نوێژی خۆمان دەکەین. برادەرەکەی خۆم ڕەفیقم بەمنی گوتی ئەو قسەی دەکەی گۆران مسلمانی خۆمانە، نوێژی چیویتیە نوێژی مەچیە؟ گوتی نا گۆران کریسیانە مەسیحیە ئیسلامیە. ئەی ماشەڵڵا، یعنی ئەوەندە ساڵە پێکەوەبوون هەتا هەستی بۆشی نەکرد کات و غەیرە دینەکی کە موسڵمان هەستی باش بەمنی گوتیە بەڵێ بەمنی گوت گۆران
تاکو ئێستا لۆ قسەت نەکردێ گوتم لۆ قسە بکەم ئەمە تاکو ئێستا بە برایانەوە دەژین لێرە کە حتا ئێستا مۆزوعەکە ناتێ باسکەین ناوەکەشم ئەمن ناوم گۆران عەبدولجەبار سەلمانە هەر هەست پێ ناکەی کە ئەمن کریستیانم ئەمە ئەوەندە لەگەر کوردان تێکەرین کوردەکەمان الحەمدلله باشە لەو وشەیە کە گوتت تێکەرین زۆر هەولێریانە بوو تەواو سڕف هەولێریانەی خۆتەوە بەڵێ ئەمە زۆر تێکەریان لەگەرین یعنی هەست بە ئەوەی ناکەین بەڕاستی ئەو بەسەر هاتەی خۆم لە زۆر زیان وە بڵاو دەکەمەوە گەلک سپاس خودێشڵە هەر خوشی و پێکڤەژیانێ نێڤبەرە هەمی پێکاتێن ولی و نەتەویێن کوردستانێدا وسا بهێلت ئەوژی پاوڵۆماندی بوونێن هەمی ئالیەکینە ناچێبێت نە ئەو هەوڵێن هیندن نەژی مسلمان نەژی حکوومەت نە هیچ ئالیەک ناچێبێت بێنەش بیرکردن گەلک سپاس بووە بەڕێز گۆران سۆر سەرۆکی هەفبەندیە جیهانیە کلدانی الهەولێری هینگەلمەدا بوون سپاس دووبارە لوەژی پیرۆز